زۆر سپاس بۆ زانکۆی ئەمریکی کە ئەم هەلامێ بەخشی بۆی بتوانین کە ئەو بابەتانی کە لە پرۆگرامەکەی ئەم ڕۆژانەکەمان ئەڵێنەوە دەربارەی زانستی نوێی وانەوتنەوە بپەردونێت شیکاری بۆ قوتابەکانمان هەروە بتوانین ئەم زانیارە بگوازن بۆ خوێندکارەکانمان دەستخۆشیان لێکەین هەر سەرکەوتنیان بۆ خوازن. بەڕاستی لەم جۆرە پرۆگرامانە زۆر پێویستە بە تایبەتی بۆ مامۆستایانی خۆناغی ئامادەی بۆیە داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکانی تر چاو لەم جۆرە چالاکیانە بکەن و ڕێگە بن مامۆستایانی بەڕێز لەم جۆرە چالاکیانە هەمیشە بەشدار بن و وەکو چینێکی زیندوو بتوانین خزمەتی زیاتر بە خوێندکار بگەێنین. دووبارە سپاس بۆ زانکۆی ئەمریکی لە سلێمانی. أريد أن أشكر الجامعة الأمريكية لمنحنا هذه الفرصة لكي نشارك بهذه الدورة وننمي مهاراتنا لكي تجازي متطلبات العصر الحديث وتكون مفيدة لكل الطلاب وتفيدنا نحن أيضا كمدرسين ومعلمين. وشكرا.